خبرگالێکی دیکەمان لە شاری کەرکووک فستیڤاڵی سێمین فستیڤاڵی هونەری خۆشنووسی و نووسین سازەکرێت. سێمین فستیڤاڵی هونەری خۆشنووسی لە کەرکووک بە چاودێری پارێزگاری کەرکووک کرایەوە. پارێزگاری کەرکووک دەڵێت لە چوارچێوەی گرنگیدان بە هەموو لایەنەکانی کەرکووک فستیڤاڵەکەیان ساز کردووە. ئەوەی کە جێی دڵخۆشیە وڵاتان بەشداریان کردووە لەم فستیڤاڵە و لە هەموو شارەکانی عێراق و شارەکانی هەرێمی کوردستان بەشداریان کردووە واتە کەرکووک ئەمڕۆتوانی کە ببێتە لانکەیەک بۆ ئەم فستیڤاڵە و هەموو خۆشنووسان و هونەرمەندان لە شارەکانی دیکەی عێراق و لە دەروی عێراق خۆ بکاتەوە. بۆیە من دڵخۆشم ئەمە گرنگی خۆی هەیە، ئەمە یەکێکە لە ئەو کارە هونەری جوانانەی کە چۆنەڵێت مێشکی ئەوێ و ماندووبوونێکی زۆری ئەوێ و لە عینی کاتشایە من دڵنیام ئەمە سوودیە بێ بۆ نەوەکانی داهاتووشمان. هونەرمەندانی بەشدار بووش بە گرنگیەوە لە فستیڤاڵی هونەری خۆشنووسیان ڕوانی کەیداری کەرکووک سازیدا بوو. جانەکان باشە و خەڵکی کەرکووکە خەڵقی عێراقە شارەکەیتی ئەو لا خطاطين وفنانين وزخرفين إن شاء الله إن أماي مع زكاي دائما نجح به. صار مهرجان مهمة أكثر مهمة إن شاء الله محافظهم هاتي الأوراد افتتاحها كي. فستیڤاڵە گرنگی لەوە دایە ساڵانە کە دووبارە ئەکرێتەوە زۆر شتی بە بەهای تایە بە قیمەت یعنی بە نرخ وەکو چی بۆ نمونە ئەو تابلۆیانەکەوە نمایش کراون زۆر شتی جوانی تایە وەکو حەدیث ئایەتی قورئانی پیرۆز قسەی پێشینان قسەی نەستەق مەوعظەی تایە. خۆشحاڵم وەک خۆشنووسێک میوانداری فستیڤاڵەکە کراوم. لایەنێکی جوانی فستیڤاڵەکە لەوەدایە کە خۆشنووسان لە هەموو پارێزگاکانەوە بەشدار بوون. هەروەها بەڕای من سازدانی فستیڤاڵەکە لە خۆیدا گرنگیدانە بە هونەر. لەگەڵ ئەوەشدا جێخۆیەتی گرنگی بە خۆشنووسی بدرێت بە تایبەتیش لای منداڵان. سێمین فستیڤاڵی هونەری خۆشنووسی لە کەرکووک بە بەشداری خۆشنووسانی دیاری هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەریش ئەنجامدرا. تابلۆکان بە زمانە جیاوازەکان نووسرا بوونەوە و هەموو جۆرەکانی نووسینیشان لە خۆ گرتبوو.